من ماوەی 18 ساڵە خاوەن پێداویستی تایبەتم. ماوەی 18 ساڵە بەم شێوەیە کارم تەزبیح فرۆشتن و منێش فرۆشتنە، منێشتی کوردی ئەفرۆشم. پێشتر ئەو بۆ ڕۆژنامەمە فرۆشت، بەڵام بەهۆی ئەوەی کەیتر فەیسبووک هاتە ناوە بای ڕۆژنامە لە جیهان نەما نەک لە کوردستانە. وەڵی تا ئەم وەزعە ئەوەی لێ نهاتبوو ئیشم باش بوو، خراب نەبوو، بەڵام ئێستا من خۆم بیرم بێ لە 86-87 لە بازاڕم تا ئێستا بێ بازاڕی ئەوام نەبینی و بازار هیچ نەماوە. ئێستا من هەموو تەزبیحەکەم هەمووی بای 50,000 نابێ. هەر شتێک بۆ بێ تاقەتی خۆم ئەچم بازاڕ بۆ پێداویستی ئەوە ماڵ و شتێکم پێویستە بڕۆم بێنمە و حەزەکەم کەمکەمیش بجوڵێم. نەبوو مەسەلەی بازار تەنها من نییە. وەڵی من خۆم سپاس بۆ خۆم ڕایەناوە، بەڵێ خۆشتەکە بۆ من ناڕەحەتە، بەڵام من گوێم لێ نییە. سەوام لات و هەموو ڕۆژە نەچمە بازاڕۆی دارە ناکەم کە چەندها کەسی ترۆکو ئێمە هەیە. ئایسا قاچشی بۆ نمونە هەیە، قاچێکی لە دەزاویستە لە ماڵەوە کەوتووە. باشترین شت بۆ ئینسان جوڵانە، ئینسان تا بتوانێت بجوڵێ. تا جوڵان ئێستا بۆ نمونە تا سایل ناو ئێماوەنە زۆر نەبوو، نەخۆشیەوەنە زۆر بوون ناو ئێمە. خاوەن پێداویستێکی تایبەت بۆ نمونە هەیە مانگی 150,000 وەرەگرێت، 150,000 یا بەچی؟ وەڵی ڕاستی خاوەن پێداویستی تایبەت لەم وڵاتە هیچ مافێکی نییە، هیچ مافێکیان نییە. هەمووی لەگەن ئەو 150,000 یا بچی بەس پێم بڵێ نیو بەرمیل نەوتەکە. وەڵا تا بتوان بە بقاچان چۆ بکەم تا مردن هەر بەردەوام تاقەت نابم یەک ڕۆژ بەتاڵ بسوڕێمەوە. ئەوە 18 ساڵە هەر قاچم لەدەستداوە، کەم ڕۆژی هەم ڕۆژ هاتوومەتە بازاڕ ئیشی خۆم کردووە سپاس بۆخوا. تا بتوانم ناتوانم بێکاسبی ئاتو چۆ بکەم. سپاس بەخوا جار بە تایبەت خەڵکی ئەم شارە دڵسۆزەی خۆم سپاسی یەکە بە یەکەی خەڵکی ئەم شارەکەم، بە تایبەت خەڵکی ئەم شارە زۆر ڕێز لە من نەگرن. سەوام لێ هاتووە ناتوانم چمە چایخانەی چای بخۆم یا پێشەوە چاکە بخۆم پارەکەم حازر بۆی کەس نەیە. بە تایبەت خەڵکی ئەم شارە زۆر ڕێزی یەکی یەکۆ من نەگرن. یعنی چەند جار پیاواتۆ بۆ لام دەست کرد با خەڵک تەزبیحەکە دەرێناوە، ئەڵێ بەخوا حەزەکەم هەر تەزبیحەکو لێ بکڕمەوە تەزبیحیشم پێیە.